الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانان إيمان داران، السلام عليكم ورحمة الله وبركاته. لجمعي رابردودا باسی ولادت و لەدایک بوونی پێغەمبەرمان کرد صلی الله عليه وسلم کە ولادت و لەدایک بوونی نور و بەرەکەت و هیدایەت بوو. لە ئێستا لە خزمەتاندا چەند وێنەیەک لە ژیانی پرشینداری پڕبەرەکەتی حەزەتی ڕەسوڵ الله باسەکەین لە پێش بوونی بە پێغەمبەرایەتی، لە پێش ئەوەی کەوا خوای تەبارەک و تەعالا ڕیسالە و پەیامی بۆ بنێرێت، وحی بۆ بکا و بیکا بە پێغەمبەری ئاخر زەمان. ئەم پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم حیاتی هەمووی نور و بەرەکەت و ڕەحمەت بووە. پێغەمبەری نازدار خوای تەبارەک و تەعالا لە نەسەبێکی پاک و بێگرد و بێغەل و غەش خوای تەبارەک و تەعالا هێنایە وجودەوە. ئیصطفاء الآباء والأمهات، پاکیەتی باوک و دایکەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. باوک و دایکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاک بوون. ئەو نەسەبەی پێغەمبەری خوای پێ هاتووە لە حەزەتی ئادەمەوە هەتا حەزەتی عەبدوڵڵا و حەزەتی ئامینە بە پاکی هاتوون، بێ کوفر و شیرک کە لە نێوانیانە هەبێت، بێ حرام و تاوان. چونکە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ خۆی ئەفەرمێت: خەرەجت من نکاح ولم أخرج من سفاح من لدن آدم إلى أن ولدني أبي وأمي ولم يصبني من سفاح الجاهلية شيء. رواه الطبراني. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: من لە نیکاحێکی پاک و جوان دەرچووم. خوای تەبارەک و تەعالا ئەم عیززەتەی بە من بەخشیوە کە من بە پاکی بێم، لە باوک و دایکی پاک بم، لە نەسەبێکی پاک بم. لە زمانی جالەتا سیفاح و زینا و کۆمەڵێ جۆر هەبووە بەڕاستی کە پێغەمبەری خوا و سیلسیلەی نەسەبی پاکی پێغەمبەری خوا دوور بووە لەوە. پێغەمبەری نازدار ئەفەرمێت لە حەزەتی ئادەمەوە حتا باوک و دایکم بەڕاستی سیفاح لە نێوانان نەبووە ئیلا بە نیکاحی دروست و صەحیح لەسەر دینێکی ڕاست و دروست، لەسەر ئیمان و دین، دوور لە جەهالەت و نەزانین. خوای تەبارەک و تەعالا منی هێناوەتە وجودەوە. واثیلەی کوڕی ئەسقع ئەفەرمێت: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إن الله اصطفى كنانة من ولد إسماعيل واصطفى قريشا من كنانة واصطفى من قريش بني هاشم واصطفاني من بني هاشم. رواه مسلم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: خوای تەبارەک و تەعالا بەبەردەوامی منی هەڵبژارد، کینانەی هەڵبژارد. ئەفەرمێت کینانەی هەڵبژارد لە ناو وەلەدەکان و منداڵەکانی حەزەتی ئیسماعیلە، و لە ناو واصطفى قريش من كنانة قريشي هالبجار، ولا ناو قريشا بني هاشمي هالبجار، ولا ناو بني هاشما مني هالبجار. بيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم: فكان النبي صلى الله عليه وسلم خيارا من خيار من خيار وأعلاهم وأشرفهم نسبا. بيغمبري خواه صلى الله عليه وسلم لروي نسبه باكترين نسبه هو كقرآن فرميت: لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا، يعني من أنفسهم، للروايات من أنفسهم. أنفس يعني ابن عباس فرمي لباشترين وباكترين وتشاكترين وبشرفترين خيزان وعائلة بيغمري خواهينات وجوده. نصب أضاء عموده في رفعه كالصبح فيه ترفع وضياء، وشمائل شهد العدو بفضلها والفضل ما شهدت به الأعداء. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم پێش بیعسەتی لە ڕووی نەسەبەوە
لە هەموو کەسێک پاکتر بووە و چاکتر بووە و هەروەها ئەوانەی کەوا ئەڵێن باوکو دایکی پێغەمبەری خوا کافرە نەعوذ بالله یان تانە و تەشە لە نەسەبی پێغەمبەری خوا لێدەن دڵنیابن لە دین دەرەچن چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی وا باسی نەسەبی خۆیەکە و هەتا عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لە چەندین ئایەتە باسی پاکێتی نەسەبی پێغەمبەری خوا کەوا دوور بوون لە شیرک و لە کوفر و لە عەرە خواردنەوە و لە ڕەوشتی زەمانی جاهالەت و لە زینا و لە ئەمانە بە پاکی هاتوون هەتا لەو ئایەتەی کەوا سوورەی شوعەرا ئایەتی 290 وتقلبك في الساجدين ابن عباس فرمى من صلب نبي إلى صلب نبي حتى صار نبيا أفرميت حضرت عبد الله كوري عباس أم بيغمر ناس دارا كخواي تبارك الله بي فرميت تقلبي تولا ما بستي لو آية أويا كوا يعني تو لا پشتی پیاوانێک کەوا پێغەمبەر بوون پاک بوون بۆ پشتی پیاوانێک دیت کە پاک و بێگرد بوون و پێغەمبەر بوون پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم ئەمە تەفسیری ابن كثير وهروە عطاء فرمێت ما زال نبي الله يتقلب في أصلاب الأنبياء حتى ولدته أمه تفسيري ابن أبي حاتم ئەم پێغەمبەر نازدارە لە پشتی پێغەمبەر بۆ پشتی پێغەمبەر بۆ دایکانی پاک هاتووە تا گەشتۆ بە حەزرەتی عەبدوڵڵا و حەزرەتی ئامینە بۆیە مەولەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ مەولەوی کوردی شاعری گەورەی کورد لە باسی نەسەبی پاکی پێغەمبەری خوا فەرمێت مەککە مەشریقە و مەدینە مەغریب باوک عەبدوڵڵا عەبدولموطەلیب دایک ئامینە کەنیشکی وەهاب لە کیلابدا ملاقی نەسەب نەسەبی هەر تا عەدنان مەشهورە تعدادی لەگرە غەیرە ضرور ئەمەتە دەم لەمە بدەین ئیظهاری پاکی سلسلەی بکەین بینا لە تحریری رازی خدا و پێغەمبەر لێی بوون رازی وقد وافق ذلك الإمام جماعة من كرام أعلام آباء أمهات سيد عالم هل والدين حتى بآدم بأدلة كالقصر المشيد بالشرك والضلال كل على التوحيد أنجاقات أويكوا باوكو دايجي بيغمبري خواك أهلي نجاتن أهلي كفر وشرك نبون باق بون أفرميت فيه يقول جل وعلا أما شيء بعد زي قدسي فيه يقول جل وعلا إني حرمت النار على صلب أنزلك بطن حملك حجر كفلك فما بقى لك أفرميت خواي تبارك وتعالى أفرميت من حرام كردوا لسر پشتك توي هالقرت بيت لسر سكيك توي هالقرت بيت لسر كوشك توي لكوش قرت بيه وتوي لباوش قرت بيه فما بقى لك أي منكر إتتوشيد أمينيت كخواي تبارك وبن بيغمبر فرميت كواتا أسان وخوش ويستان بيغمبري ناس دارمان لبيش بيعستا جياني لناو خيزاني باكا بوا باو باپيري بپاكي بون آباو أجدادي پاک بون هر کسی تانو تشل لنسوي پیغمبری خواه ليبدا دڵنیابە لە دین دەرەچێت وەکو عولەما و زانایان اتفاقیان لەسەر ئەمە هەیە ئازیزان و خۆشەویستان و هەروە ئیختیاری ناوی پێغەمبەری خوا لەو سەردەما کابرا ناوەنا بە عەبدولکەعبە مەسەلە عەبدولفڵان عەبدولغەوث عەبدولفڵان بەڵام پێغەمبەری خوا کە خوای تەبارەک ناوی نا ئەم ناوە خوا بۆی دیاری کرد خوا خستە دڵی عەبدولموطەلیبی باپیرەوە کە ناوی بنیان محەممەد بۆ محەممەد ئیسمێکە یعنی ستایش کراوە بێ لە ئەرزە لە ئاسمانە لە قیامەتە محەممەد ئیسمی مەفعولە یعنی زۆر ستایش کراوە ئەم پێغەمبەر نازدارە محەممەدە و ئەحمەدە و مەحموودە محەممەدە لە زەمین ئەحمەدە محمودە لە ئاسمان پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەم پێغەمبەرە نازدارە ئەم ناوە کە خوا لێی ناوە ئیختیارم ئیسمەی کردووە ئەم ئیسمە و ئەم ناوە زۆر دەگمەن بووە معنای وایە هەر خۆی بۆ خۆی ناوەکەی ناوی پێغەمبەری خوا لەو عەسڵ و لەو زروفە حتا کە سوکاری عەبدولموطەلیب ڕەخنەیان لێکرد ئەم ناوە چییە تۆ لە پێغەمبەری ئەنێی لەم منداڵی ئەنێی ئەم منداڵە بۆ ئەم ناوەی لێنێی بۆ لە ناوی باو باپیری خۆت لادەی عەبدولموطەلیب وتی زۆرم پێخۆشە من ئەم ناوەی لێ بنێم بە ئومێدەوەی کەوا سوپاس کراوە بێ لە ئەرز و لە ئاسمانە ئەمەش خۆی بۆ خۆی بەڕاستی ئاماژەیە بۆی خوا نەک زاتی پێغەمبەری پاراست بێ نوتفەی پاراست بێ حتا ناوەکەیشی پاراستووە هەر ناوەکەی والله يعصمك من الناس ئەمە خوا بە پێغەمبەری خوا ئەفەرمێت پێغەمبەر ئەپارێزێ لە پێش بیعسەت لە دوای بیعسەت لە حەیاتیا لە مەماتیا پاراستنی پێغەمبەری خوا لەلایەن خوا بۆ خوا مسۆگەرەوە پێویست کراوە خوای تەعاڵا خۆی دایناوە کەم پێغەمبەرە پارێزراو بێت اینجاوە هەروەها ئەوانەی کە شیریان بە پێغەمبەری خوا داوە
لە ثوەیبەوە ئینجا لە پاشان کە حەلیمەتو سەعدیە ئەیگرێ و ئەی با بۆ سەحرا بۆ ئەوەی کەوا خزمەتی بکا بۆ ئەوەی کەوا شیری پێ بدا حەلیمەتو سەعدیە کە لە سیرا ماژەی پێکراوە کە ئەم زاتە چەند بەبەرەکەت بووە بۆ خۆی بۆ ماڵی بۆ وڵاتی بۆ نیشتیمانی بۆ زێدی بۆ منداڵەکەی کە هاوشیرخۆری پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم ئائیلەیەکی فەقیر داماو حەلیمەتو سەعدیە ئافرەتێکی بەڕێز پاک پێغەمبەر هەڵەگرێ و ئەی با شیری پێدا تەبعەن عادەتی عەرەب وا بووە کە منداڵەکانی خۆیان بنێرن بۆ سەحرا بنێرن بۆ ناو قەبیلەکان بۆ کە فەساحەت و بەلاغەتیان بەڕاست زۆر بێ و شارەزابن لە دەستوری قەدیمی خۆیان لە زبانەوانی خۆیان ئەهاتن خەڵکانی چواردە و لادەکان منداڵەکانی ناو شارەکانیان کۆوە کردەوە بەکرێ بە خێویانە کرد بەڵام ئیتر منداڵی دەوڵەمەند بووایە کابرا پارەی باشی وەرەگرت حەلیمەتو سەعدیە و مێردەکەی کە هاتن بە وشترێکی زەعیف و لاوازەوە ئایلێکی فەقیری داماو هاتن هەرچی مناڵی دەوڵەمەندە کۆ کرابووە تەنها منداڵێک مابووە حەزرەتی محەممەد مستەفا صلی الله عليه وسلم ئەوی باوکی نەمابوو ئایلێکی فەقیر هاتن حەلیمەتو سەعدیە فەرمووی هەر ئەو منداڵم بینی کە هەرە منداڵە ماوەتەوە منداڵە دەوڵەمەندەکان ڕۆیشتوون یەکسەر ڕۆحم بۆی جوڵا دڵم بۆی جوڵا مەحەبەت و عیشقی چووە دڵمەوە لە ئامێزم کرد بەرەکەت ڕووی تێکردم زانیم ئەم منداڵە مای بەرەکەتە مای ڕەحمەتە بۆیە هەر لە ڕێگا ئێمە هاتین وشترمانەیە ڕۆی بەڕێوە بەڵام لەم سەرەوە ئەم زاتەمان لەگەڵا بوو وشترمان پێش هەموو شتەکانی ئەداوە بەرەکەت و ڕەحمەتی ڕووی تێکردین وشترەکەمان شیری تیانە بوو بە بەرەکەتی ئەم زاتە پڕ لە شیر بوو ماڵمان پڕ لە ڕەحمەت بوو وڵاتمان پڕ لە ڕەحمەت بوو حتا فەرمێت مەمکەکانم ئەوەندە شیری تیانە و بەشی منداڵەکەی خۆشم بکا بەڵام ناچارم هەر ئەبێ بێم منداڵە بگرم و بە خێوێکم بۆی ژیانی خۆمان دابینکەین ژیان ناڕەحەت بوو ئەڵێ ئەو منداڵم لە ئامێز گرت هەردوو مەمکەکەم پڕ بوون لە شیر ئەم پێغەمبەر ئەوەن عادل بوو ئەوەندە دادپەروەر بوو ڕۆحمان فیدای بێ کاتێکەوە شیریە خوارد کە مەمکی لای ڕاستی خوارد دەمی بۆ چەپی نەبرد بۆ برا شیرەکەی بۆ خەمی بۆ ئەوەی ئەوش تێر بخوا ئەمە زاتی پێغەمبەری خوا هەر لە ئەزەلەوە ئەم پێغەمبەرەی بە نور دروست کردووە بە ڕەحمەت دروست کردووە ئەم پێغەمبەرە عەدل و عەدالەتی هێنا هەر لە دایک بوونەکەی دیارە کە نور و بەرەکات و ڕەحەماتی هێناوە بۆ سەرزەمین ئەفەرمێت جگە لەوە ئیتر ڕەحەمات و بەرەکات و ڕزق و ڕۆزێکی زۆر ڕووی کرد لە خۆم و ماڵ و منداڵم بەڕاستی هەتا هەموو ئەهلی دێکە عەجیبیان لێ هاو ئەو هەموو بەرەکەتە لە ماڵی منا هەیە بەڵام هەمووی هی حەزرەتی محەممەد المستەفا بوو صلی الله عليه وسلم و هەروەها حادیسەی شەق و سەدر ڕووداوی دڵشەقبوونی پێغەمبەری خوا سنگ شەقبوونی تەبعەن سێ جار پێغەمبەری خوا سنگی شەق کراوەکو لە حەدیث سەحاوارید بووە جاری یەکەم لای حەلیمەتو سەعدیە بوو کە شوان بووە لەو کاتە بە منداڵی لەگەڵ براکەیە حەزرەتی جبریل بە فەرمانی خوا ئەڕوا ئەیگرێ سنگی شەقەکە دڵی پاکەکاتەوە بەچی شەیتانی لێ فڕێدا هەتا لەو کات و ساتە کەوا ئەیگرن و ڕایەخەن و سنگی شەقەکەن براکەی ئەیبینێ ڕاکاتەوە هاوارەکە بۆ حەلیمەتو سەعدیەی دایکی ئەڵێ فەرمێ فریاکەون براکەمیان کوشت براکەمیان سەر بڕی براکەمەدەن کاتێک نەزان پێغەمبەری خوا کەوتووە و سنگی مبارەکی حتا ئاسارەکەی پێوە دیار بوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئازار و مازاری نەبوو حتا حەزرەتی ئەنەس ئەفەرمێت ئەو شوێنەی ئەو ئاسوارە هەر بە پێغەمبەری خوا و دەستەی پێغەمبەری خوا دیار بووە پێغەمبەری خوا ئەفەرمێت لە منداڵیە بەم شێوازە سنگی من شەق کراوە بەشی شەیتانی لێدەکراوە تا گەورە بۆ خوا بیپارێزێت ئامادەی کە بۆ پەیامێکی گەورە بۆ ڕیسالەی گەورە بۆ کارێکی گەورە اینجا فەرمێت لە کاتی وحیشا بە هەمان شێوە و هەروەها لە کاتی چوون بۆ ئیسرا و میعراجە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فتحی سەدری بۆ کراوە و هەروەها دڵی شەق کراوە پڕ لە ڕەحمەت و بەرەکاتی پەروەردگار کراوە بۆ ئەوەی کەوا ئامادە باشی تیابێ بۆ ئەم پەیامە بۆ ئەم ڕیسالە بۆ ئەم کارە گەورە خوای تەبارەک و تەعالا ئەم پێغەمبەرەی ئاوا پەروەردەکە بۆی ئەفەرمێت ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبە من خوا پەروەردەی کردوم سایە و سێبەری پەروەردگار بووە لوتفی پەروەردگار بووە بەسەر ئەم پێغەمبەرە نازدارەوە صلی الله عليه وسلم ئەم پێغەمبەرە کە خوا بە منداڵی سگی شەق کردووە و لە کاتی بیعسەتە لە کاتی ئیسرا و میعراجە بە هەمان شێوە لە گەنجیە لە تەمەنی مڕاهقیە لە گەنجیە
لەم تەمەنانان پێغەمبەر پارێزراوە لە هەموو ئەعمالێکی ناشرین، قسەیەکی ناشرین، ئاکار و گوتارێکی ناشرین، ئەوەی کەوا لە زمانی جاهالەتدا کراوە لە بتپەرسی، خۆشەویستی بۆ بت، عەرە خواردنەوە، سیرکردنی ئافرەت، سیرکردنی حرام، ئەمانە لە پێغەمبەران نەبووە. بۆیە حتا دوژمنەکانیشی ئەبوو سوفیان کە یەکەم جار دوژمنی سەرسەت بوو کە هیرەقل پرسیاری لێکا لە ڕۆما ئەڵێن پێغەمبەرێکی وهاتۆمە سیفاتێتی ئاوایە بەڕاستی جوابم دەرەوە، ڕازگۆیە ئەڵێ بەڵێ ڕازگۆیە، نەسەبی ئەڵێ پاکترین نەسەبی هەیە، چاکترین نەسەبی هەیە لە ناومانە، ئەمینە بەڵێ ئەمینە، حتا دوژمنەکانیشی یعنی بەڕاستی وەڵامیان داواتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە خۆیان فەرمێت ما هممت بقبيح مما يهم به أهل الجاهلية حتى أكرمني الله بنبوته. أفرميت والله أوي كوال زماني جهالتا خلق حزي لي كردوها، من حزم لي أنا كردوها، من دور بوهم لي، من بتكانم خوش نويستوها، أوي عرق خواردن بوها، أوي صفاتي خراب وصفاتي الرسيلة بوها بيغمبري خوا دور بوها لي، حتى لكاد التعميري كعبة بيتا بيغمبري خوا كراسكي دا كان الشاين مبارك روتك يكسر حزي جبرائيل يكز لي داو خوي دا بوشيتوا بيغمبري خوا صلى الله عليه وسلم خوا باراستي والله يعصمك من الناس. افن جار شوان بوم جمله تبلون وثيقه بيسم جوي لي بقرم خوا خوي لي خستم نيلا جوي لي بقرم خوا بيغمبري باراستوا ان جاء بنسبة تجارته دس باكي بيغمبري خوا لبيش بعثتها بيغمبري خوا صلى الله عليه وسلم لپاش مردی باوکو دایکی عبدالمطلب باپیری ابی طالب بخویکا کتبیت تمنی جواب تو کاس کارو کاسبی بکا عبدالمطلب ای بالغ خویا تجارتی پیکا خوا له همیان راضی به انجا لپاشان در اکویکا امزات امینه رازگوی پاکا حضرتی خدیجه انیره بدوای تجارتی لگ تجارتی بوبکا کارکانی بابا بریوا مەیسەرەی خزمەکاریان لێرە لە خزمەتیا چەندین جار کە بۆ شام ڕاتوێتەوە ئەم پێغەمبەرە ئەزانێت ئەم زاتێکی ڕازگۆیە پاکە حرامخۆر نییە دوور لە خیانەتە. خەدیجە دڵی لە ئەخلاق و ڕەوشت دێچێت بۆیە خۆیان لێرە داوای ئەڵێ من شووت پێ یەکەم. دایکە خەدیجە ئابەم شێوازە شووی پێەکە ماڵ و سامانی خاتە خزمەتی پێغەمبەری خوا لە کاتی بیعسەت و لە کاتی ریسالەتە. بۆیە دایکی ئیماندارە حەزەتی خەدیجە زۆر حەقی بەسەر ئومەتی پێغەمبەری خواوە هەیە. بۆیە پێغەمبەری خوا زۆر خۆشەویستووە، زۆر ڕێزی لێگرتووە، حتا لە کاتی خێر و سەدەقا وەفاعەن بۆ خزمەکانی خەدیجە شتی ناردووە، خزمەکانی بینی و عەبای ڕاخستەوە بۆیان هەڵساوە لەبەریان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یعنی لە زمانی پێش بیعسەتی پێغەمبەری خوا کە خەریکی تیجارەت بووە ئەمە ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوا بووە. لە حلف الفضوڵا بەشداری کردووە ئەوە بوو کەوا ناو بەکا بەسرا بۆ ئەوەی کەوا ناو قەبیلەکانی قوڕەیشە کەسێک لەناو مەکا زوڵمی لێ بکرێ هەمویان بچن بە گشت زاڵمە. پێغەمبەری خوا فەرمێت لەو حیلفا بەشدار موشانازی پێوەکەم، ئێستەی لە ئیسلامە بێ هەمان شێوە بەشداری پێوەکەم، حەز دەکەم ئەندام بم لەو حیلفا لەوەی کەوا دیفاع لە مەزلوم بکەم، حەقی مەزلوم سێنم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە هێشتا نەبووە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم خوای تبارک وتعالى لە پێش بیعسەتە بەم شێوازە ئەم هەموو ئەخلاقە جوانەی پێداوە. بۆیە لە کاتی تەعمیری بەیتا ئەیانەوێ حەجر ئەسوەد بخەنە شوێنی خۆی، ئەبێ بە کێشەیان ئەبێ بە گرفتیان چۆن حەجر ئەسوەد دانێنەوە. ئەم قەبیلانە خەریکە ئاژاوی گەورە دروستەکەن ئەڵێن کاکە کێ لای ڕاستەوە هاتە ژوورەوە ئەوە با ئەو کەسە حەکەم بێ. لەو کاتە خوای تەبارەک ئەم عیزەتانەی بە پێغەمبەر داوە لله العزة ولرسوله. پێغەمبەر لەو کاتە خۆی کا بە ژوورە ئەڵێن لەم پیاوە ئەمینتر و پاکتر و چاکترمان دەست ناکەوێ بۆیە حەلی مشکلەکەیان بۆکە. بۆیە فەیلسوفەکانی جیهان ئەڵێن ئەو پێغەمبەرە ئەگەر لەم ساد و کاتا ببێ بە پەردا یعنی ئەندازەی چەند لەحزەیەک کە ئینسانێک دانیشە و چایە بخوات و ئاوێ بخواتەوە چەندێکی پێچێت بەم لەحزەکەمە ئەتوانێت جیهان ئیسلاحی جیهان بکات. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا لەبەر خاتیە و پێغەمبەرە لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بێ، خوا لەبەر خاتیە و پێغەمبەرە لێتە پارەینەوە لە گوناو تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، خوا لەبەر خاتیە و پێغەمبەر نازدارە. یا ربی خوا وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە لە بەڵاو و باو نەخۆشی و ناخۆشی لاماندا. یا ربی خوا لەبەر خاتیە و پێغەمبەر نازدارە و باقی ئەوانەی کەوا جاه و مەقامیان هەیە لای تۆ پەروەردگارە لە پێغەمبەران و ساڵحان و پیاو چاکانت
یا ربی خوایە لێت ئەپارن شیفای نەخۆشەکانمان بە، عاقیبەتی پیرەکانمان بەخێرگەڕە، هیدایەتی گەنجەکانمان بە، ئەوانەی داوای دوعای خێریان لێکردن ئەگەر نەخۆشیانەیە خوایە شیفای عاجل و پەلەیان بۆ بنێرە. یا ربی خوایە گیان هەموو لایەکمان لە بەڵاو و باو نەخۆشین لادەی. یا ربی خوایە لێت ئەپارڕینەوە عاقیبەتمان بەخێربێڕی، لە سوئی خاتیبە لامان دەی. یا ربی خوا حوسنی خاتیمان پێ ببەخشی. یا ربی خوایە لێت ئەپارڕینەوە ئەوانەی منداڵێن منداڵی ساڵحیان بەرێ، ئەوانەی هەیەنە و ساڵحیان خوایە بۆیان ساڵحەکەی. یا ربی خوایە ئەوانە گیر و گرفتیانەیە، کێشیانەیە، مەشاکیلانەیە، خوایە بە لوتفی خۆت بۆیان چارەسەرکەی. یا ربی خوایە لێت ئەپارڕینەوە بارانی بەڕەحمەتمان مبارێنە، ناوبێتمان مەکە، کانی و کارەزەکانمان بۆ بتەقێنە، لە گرانی و قاتی و ناڕەحەتی بان پارێزە، محتاجی مرد و نامردمان مەکە. یا ربی خوایە لێت ئەپارڕینەوە ئەوەی ئیسفادەی بۆ دینمان، بۆ خاکمان، بۆ وڵات و نیشتیمانمان بەرقەراریکەی، ئەوەی زەرر لە دینمان، لە ئەخلاقمان، لە خاک و وڵات و نیشتیمانمانەدا ئەگەر شیاوی دادە خوایە دادەی، ئەگەر شیاوی دادنیە خوایە عالیەها سافیلا خوایە تەفروت و نایکەی. یا ربی خوایە لەبەر خاتی ئەم پێغەمبەر نازدارە و پاکی و نەسەبی ئەم پێغەمبەر نازدارە. یا ربی خوایە ئەخلاقمان بەرزکەی، ئەخلاقمان جوانکەی. یا ربی خوایە منهج و ئەخلاق ئەم پێغەمبەرە لەناو خۆمان و ماڵ و منداڵمانە جێبەجێکەی. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.